خاوەنباخی داروێزەکانی هەورامان نیگەرانن لە بڵاوبوونەوەی جۆرە نەخۆشیەک دەڵێن مەترسی لە ناوچوونی گوێزەکانیانەیە و لە ئەگەری چارەسەر نەکردنی نەخۆشیەکە لە چەند ساڵی داهات و سەرۆت و داهاتی گوێز لە هەورامان کۆتایی دێت. لەگەڵ عومەر حەمامین دەچینە ناو باخە گوێزەکەی و باسی ئەو نەخۆشیەمان بۆ دەکات کە بووەتەوەی دروستبوونی مەترسی و شکبوون و لە ناوچوونی دارگوێزەکانی. ئەمە خۆی هەموو ساڵێک ئەمە هەیە ئەم ڕەشایە بەرەیە دوای ئەم ڕەشایەکە بەریا ئەوایەتە خوارەوە ئەم گوێزە وشگەکە وشیەکە تاکە وشی کرد بە عەمەل نایە ئێستا هەیجە چاری نیەت ئەمە ئەڕواتە ناوە کە چوە ناوە وشیەکە کە وشکی کرد ئەم گوێزە خۆی ئەها ئەوا هینە بێ وشەکە بێ و ئەکەوێت ئەکە کەوتت بە عەمەل نایە ئەمە تەقریب 56 ساڵە عمرێتی ئەکە وشک بوو تازە سەوز نابێتەوە. ئەو نەخۆشیان ماوەی 3 ساڵە لە ناو دارگوێزەکان بڵاو بووتەوە. کشتتوکاڵ یەڵەبجەش دەرمانی قڕکەری نەخۆشیەکەی بەسەر باغدارەکاندا داوەش کرد. بەرپرسی پاراستنی ڕۆگ لە کشتتوکاڵ یەڵەبجە دەڵێت نەخۆشیەکە جۆرە بەکتریا و کەڕوویەکە لەسەر قەدی دارگوێزەکان دروست دەبێت بەوەی کوشندەی نەخۆشیەکە دارگوێزەکە وشک دەکات. لێ ئێستا وەکو بەڕێوەبەراتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە لە هەوڵین لەگەڵ وەزارەتها بۆ ئەوەی بتوانین بڕێکپارەی پێویست تەرخام کرێ بۆ ئەم نەخۆشیە و موافقەمان بکرا ڕاستەوخۆ ئەتوانین قڕکەری پێویستی بۆ بکرین و لە ڕێگەی تیمەکانمانەوە سەردانی شوێنەکە بکەین بە هاوکاری باخەوانان بۆی بتوانێت بە تەواتی کۆنتترۆل بکرێ ئەمەش بە شێوەیەکی دەستە جەمعیە بێ. کۆرۆنا تەنیا مرۆڤەکانی بەگیر نێناوە بەڵکو زۆری بۆ دارگوێزەکانی هەورامانی ژێناوە. جۆرە نەخۆشیەک لە قەدی دارێکەوە بۆ دارێک و لە باخێکەوە بۆ باخێکی تر دەگوازرێتەوە. مەترسی لەسەر 100,000 دارگوێزی ناوچەکە دروست کردووە. ئەمە لە کاتێکدایە خەڵکی ناوچەکە داهات و بژێویان لەسەر داری گوێزە. داواش دەکرێت وەزیری کشتتوکاڵ لیژنەیەک پێک بێنێت و ڕەوانەی ناوچەی هەورامانی بکات بە خێرایی چارەسەر و قڕکەری ناوبردنی نەخۆشیەکە بە خاوەنباخەکان بدات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەورامان.